بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە کارەبای پرۆژەی ڕووناکیەکەین کە سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچوو ڕایگەیاندوو لە 17 گەڕەکی شاری هەولێر جێبەجێکرا و بڕیارە بەم نزیکانەش لە سلێمانی و لە دوهۆک جێبەجێ بکرێت کە بێگومان کارەبای پرۆژەی ڕووناکی لە وڵاتانی ئەوروپا زۆر گرانترە. بزانین چۆن. بێگومان ئەم بەراوردکاری و ئەم راپۆرت و ئەم داتایانە ماڵپەڕی زەناشناڵ کەنتێکست بڵاوی کردوێتەوە کە ماڵپەڕێکی ئینگلیزیە. داهاتی تاک و خەرجی کارەبا بە دینار چۆن؟ ئێمە گەر هەرێمی کوردستان هەولێر وەربگرین بەرمونە لەگەڵ هەندێک لە وڵاتانی ئەوروپا بزین تێگڕای داهاتی تاک مانگانە چەنەیە لە هەرێمی کوردستان و لە وڵاتانە چەنەیە و تێگڕای خەرجی کارەبای مانگانەیان چۆنە. بۆ نمونە لە هەولێر تێگڕای داهاتی تاک مانگانەواتە کەسێک کە کاری هەیە 238,800 دینارە. ئەی چەند خەرجی کارەبایەتی 247,108 دینار. واتە داهاتی با بڵێن مانگانەکەی کەمترە لە تێگڕای خەرجەکەی کە بۆ کارەبا سەرفەکە. بزانین لە وڵاتێکی وەکو چیک کە وڵاتێکی ئەوروپیە چۆنایە داهاتی تاک لە چیک 2,202,550 دینارە. ئەی تێگڕای خەرجی کارەبای چیک چۆنایە 153,450 دینارە. طبعا ئەمانە وڵاتانی ئەوروپا خۆمان نەزانین بە یۆرۆ کارەکەن ئێمە شکانومانەتەوە بە دیناری عراقی بە نرخی ئێستای بازار بە 155,000 دینار شکانومانەتەوە. لە ئیتالیا تێگڕای داهاتی تاک مانگانە 2,506,350 دینارە. ئەی تێگڕای خەرجی کارەبای مانگانە چەنێ لەوێ 131,750 دینارە. یعنی تقریبا یەک لەسەر دەی داهاتی تاکیشەکە. لە ئەڵمانیا 4,389,600 دینار داهاتی تاکە. ئەی کارەباکەیان 181,350 دینار. بە هەمان شێوە بەریتانیا 3,820,750 دینار داهاتی تاکە لە مانگێکە کارەباکەیان 131,750 دینارە. لە دانیمارک 5,240,550 دینار داهاتی تاکە بێگومان 167,400 دیناریش تێگڕای خەرجی کارەبایە لە مانگێکدا. باش. نرخی کارەبا لە پرۆژەی ڕووناکی بزانین بە ئەمپێر چۆناهیە. ئەگەر 1 ئەمپێر دەبێت 2 دەبێت 3 دەبێت تا 20 ئەمپێرمان حساب کردو ئێمە. طبعا ئەم ماڵپەڕی زەناشناڵە تێگڕای پارەی کارەبای بنزیکی 156 دینار بۆ کیلۆواتێک داناوە. ئەگەر هاوبەشێک 1 ئەمپێر کارەبای هەبێت واتە 142.56 کیلۆواتی لە کاتژمێرەکە سەرف کردووە کە پارەکەی ئەکاتە 22,239 دینار. ئەگەر هاوبەشێک 2 ئەمپێر بەکاربێنێت ئەکاتە 285 کیلۆوات لە سەعاتێکە پارەکەی ئەکاتە 44,479 دینار. ئەگەر 5 ئەمپێر بەکاربێنی 712 کیلۆوات دەکات و پارەکەش ئەکاتە 111,197 دینار. ئەگەر 10 ئەمپێر بەکاربێنی بێگومان ئێمە ئەزانین لە ماڵە ینی هەر گسکێکی کارەبایی 8 ئەمپێریوێ مجەفەیەک 8 ئەمپێریوێت بۆیە ئەو شتانی کە ئەمپێرێک و دوانوسیانە وەک مۆلیدەکە شتێکی ئەوتوی پێدا ناگیرسێت جگە لە تەلەڤیزیۆن و گڵۆپ و هەندێک بابەتی زۆر سەرەتایی نەبێ بۆیە تۆ پێویستەکە ینی 5 و 10 و 15 و تەنانەت 20یش بەکاربێنی. باش. ئەگەر 10 ئەمپێر بەکاربێنی چەندەکات 1,425 کیلۆواتەکە پارەکەی کاتە 222,394 دینار. ئەی ئەگەر 20 ئەمپێر بۆ نمونە وەربگرین 20 ئەمپێر بەکاربێنیت 2,851 کیلۆواتەکە لە سەعاتێکە بێگومان پارەکەش یەکاتە چەند 444,787 دینار کە بەڕاستی ئەم پارە زۆرەی پرۆژەی ڕووناکی کە بۆ هاوڵاتیان دێتەوە لەگەڵ ئەو داهاتەی کە مانگانە دێتە گیرفانیانەوە ئەگەر لە کاتێکگا موچەش لە کاتی خۆیان دابەش بکرێ خەڵکیش کار و کەسابەتی هەبێ هێشتا بەراورد بە وڵاتانی ئەوروپا زۆر گرانە. لە کاتێکدا ئێستا مانگی سێیە و لە مانگی 12 فەرمانبەران تەنها 1 موچەیان وەرگرتووە. ئەمەی پێشکەشمانکردن کارەبای پرۆژەی ڕووناکی بوو کە لە وڵاتانی ئەوروپا نرخەکەی گرانترە.